ساتی ڕادەستکردنەوەی تەرمی یاسر محەممەدی تەمەەن 8 ساڵانە بە کەس و کارەکەی ئەو منداڵەی درنگانێکی شەوی شەممە دوای 2 ڕۆژ لە دیارنەمانی تەرمەکەی بە کوژراوی لە هەنجیرە لە نزیک چای کێوەڕەش لە ڕانێ دۆزرایەوە. کەبراکی هاتبوو لە دەرگێ وانادا وتی وەڵی ئەمن خێرخازم نەفەرێکی لەگەڵمە بشینن بۆ مریشک بە ئەشیا بە خێرەکی دکەم بۆ هەم ماڵادم گوتی برا و کوڕێ چووک لەگەڵ مووارە هەو تشتانە قەت لە ڕانیە مە نەبیستمە و 5-6 ساڵێ ما ئێمەم لێرێنە دانیشتن هەو تشتانە قەت مە نەدیونە ئەم دەخوازن حەبلێ مەسناقیتێک نەقڕکاوی کە بۆ ڕاحەت ببنم وەکە کوڕێمە کورسی ئەم دەخوازن حکومات ویزی بکوزێ حکومات ناک زێبرەوی نامی بکوزنوی ئەم وی دەخوازن. یاسر محەممەد خەڵکی ڕۆژئاوای کوردستان بوو نزیکەی 9 ساڵە ماڵیان هاتۆتە شاری ڕانیە و لە گەڕەکی ڕەشەمێرک نیشتەجێن. ئێرە نزیک شوێنی ڕووداوەکەی و چۆڵەوانیە پۆلیس دەڵێت بکوژەکە بە سواری ماتۆرسکێل منداڵەکەی هێناوە بۆ ئێرە بە فێڵیشت کڕین دوای ئەوە بە چەقۆ کوشتوویەتی و تەرمەکەی شەواندووە. هەموو شتێک وەردەگرین دەشینێرین بۆ پزیشکی دادوێری دوایەوە کە تۆمەتبارەکە دەستگیر کرا دانینا بە تاوانەکەی کە دەڵێ بەڵێ من لە شاخ لە نزیک چای هەنجیرە و شاخی هەنجیرە ئەو شوێنە لەوێ تەرمەکەیم فرەداوە. ئەو کەسەی بە تۆمەتی ئەنجامدانی تاوانەکە دەستگیر کراوە تەمەنی 21 ساڵە و خەڵکی شاری ڕانیەیە. پۆلیسی راپەڕین دەڵێت بەپێی مادەی 406 لە یاسای سزادانی عراقی تۆمەتبارەکە ڕاگیراوە و لێکۆڵینەوە لەگەڵیدا بەردەوامە. ئەبوبەکر ئیسماعیل ڕووداو ڕانیا. ویارەکە تراژدیە لە ڕانیا چێبوویار لە ڕاپەڕین دەبەرە ڕاپەڕین ینی لە وێ ناوچەیە ئەف خۆرتێهان باوەیەکێ تراژدی هاتیە کوشتنوەکە ماڵباتەوەی دبێژە بەدەناوی جەسەدەوی هەموو هاتیە خراکردن پشتی کو بچەقویان کوشتیە ئەو بە مشار پارچە پارچەکردە لەسەر vەیەکێ پۆلیس ژیاخبینە ماڵباتەوی ژیاخبینە ئەم بێتر بسەکنن لەسەر vê پرسێ بڕێز باسلواحید مامێ یاسر محەممەدە ئەو زارۆکێک و هاتیە کوشتن ئەو ژ ڕانیە mêvanêmeyekek basilhûm xêratin bûyer çawa çêbûye tu dikarî hûrgiliyên wê ji bo temaşevanan bêje. Yek basil dengê mi tê? Belê biracan. Serê we sax be. Bûyer çawa çêbûye birasiyê çawa hatî هەو بریارێکی بووی براجان خێزانێ برایە من و کوورێ خۆوە چوونە میوانی ماڵە برای خۆ یانێ ماڵە خاڵێ کوڕێکی بە میوانی شوبوون لەگەڵ لەوێ دانیشتبوون سەعات 4 عەسر ڕۆژی جمعە نەفەرێکی هاتیە دەرگەیدایە گێنجە لە دەرگێدایە ئەو ئەفرەتی ماڵی دەکرد گوتیە چیت خۆزی گوتیە وەڵا خێرخۆزم ئەزاتمە خێرێکی بۆکەم خێرۆ دێک و باوکی خۆ بادم گوتی کە چی مەدی گوتیە منداڵێکی بۆم بشینە ئەگەل مریشک بە چی بۆ بکرم خێر بدمەی هەو منداڵێ هەو کوڕەکە بردیا لەگەڵ خۆ یاسر گوتیە وەرە کێک بکرم ئەگەل چی بکرم ئەوە قسەکانی ئەفرەتەنێ لە ماڵ ئەو قسانە گوتبوون ئێمە تەبیعەتێکی مەیانی ئەفرەت کەچکی گەورەی بن نکۆن لەگەل ئەو شخصانە بچن کوڕەکە لەگەڵ خۆ بردیە حتا ساعت 6 حوت خەبەری مەتێ نییە ساعت 9 خەبەر لە هەولێر هاتەمە خەبەر لە هەولێر هاتەمە گوتی وەڵی کوڕێوە دزینە مەگو چۆن کوڕێمە هاتیە دزینە گوتیە وەڵە لە ساعت 4 خێوەرخێزێک هاتیە و خێریکە پێ بکە و بردیە و نەهانیە لێرە وەڵام شیت مناقلی سەرێ مەنەما ئەم چوونە یەکسەر مکەفەحێ مە خەبەردا مکەفەحێ خەبەردا ئەساییش مەگو قسەت ئەو بەرەدەرا هاتیە کوڕێمە بردیە وی ناتیە حتى ڕۆژۆ ئەحەدێ دیار نەبوو پشتی 2 ڕۆژە هەو کوڕە
جیراوە دەستگیری کرن ئەو کرێ و یاسەر لەگەر خۆبری جیراوە بوو پێرە تحقیقێکی بوو حتا سعاتدا چون وەڵی کورک فلان شوونیە کوشتیە و لە کوچکریە ئەرێ وەڵ باشە ماڵە باوێ یاسر لەکوێ دەرەیە مکافحات تەلیفۆن لە هەمبەرێ ماڵە منە لەکوێ دەرێ والله پشتی خستەخانەی تەوارینە یانێ لەی ئەسەیشێ سەید عەلی لە ڕانیا بەڵێ باشە و ئەو کەسێ هەناس دکرد ئەوێک و ئەف کارە کریە نا ئەم نەبی ناستکەن و نەدەر ئەو تشتانانە بەێ حالەتێ بڤی ئەوەی چێ ببوو بەرێک و یاسر بە کەسێکی خێرخوازێکی ڕە بچە یەک خێرێ پێ بکە تشتان بدیە نا ئەو تشتانانە باش اون چی کار دکەن کەک باسل تو برایەتە والله ئەز و برایە خۆ ماتۆرێ مەیسێت هەیە ئەمیشێ لەیلۆن و هەسناتکەن لەیلۆن و هەسنا خردکن ڕۆژێ مە 5-6 هەزارانێ والحەمدولله یانێ ئەم پێی ئیدارەی ماڵێ خۆتکن چەند ساڵێ وایە هون لە ڕانیا دژین ئێمە تقریبا نزیکێ 6 ساڵە 6 ساڵە بەرێ هون لە کوبوون هون ئەسڵێ خۆ خەلکی کو دەرێنە بەێ ئێمە ئەسلێمە ئەم خەلکی ئەوێنە خەلکی ڕقانە خەلکی ڕقانە لە سووریە ڕۆژاوا نزیکی ئێمەیە باشکەک باسل بەری هون بچن ڕانیێ هون لەکوێ دەرێ دمان بەریان بچین ڕانیام لە سلێمانی بوون ئەم کەمپا عربەت بوون کەمپا بەریکە ڕیبەم سێ کەمپا بەریکای عربەت ئەم 3 ساڵە لە دەرێ بوون باشە مشکلیوە لەگەل کەسێ هەبوونە دەماک و هون لە کەمپا باریکە بوون یان وەختە و هون چوونە ڕانیە جارێکی مشکلێکی وە هەبووە نانە تل مشکلێمە نییە بەێ یاسر بەریک و ببەن بکوژن کەسێکی چاوە بوو دخواند یانژی کارێک دکرد نانا من دۆڵێ یاسەر هەنێ هەر تەمەنی 7 ساڵە دات لە ماڵێ با پیرێ خۆ داتە لە ماڵێ من لەگەل منداڵێ من و دچوو ماڵێ و لەگەل برای خۆی گەورە دات هەر بە تەنیازی نەت دچوو دەرێ هەودێکی خەوە میوانی چوونە جەم ماڵێ خۆڵێ خۆ هەو تشتانە ئەو پیا هات لە دەرگێتە گوتی وەڵا خێر خۆزم کە نەفەرێکی هەو منداڵانە برا پێ من وەرن و خێرێکی باندم یعنی یاسر لە ماڵە خاڵێ خۆ بوو وەختەوی کەسێ هەن ئەو بریە ماڵە خاڵێوی لەکویە ماڵە خاڵەوی هەر نزیکی ئێمە یانێ 400 متر نییە خاڵەوی چ کار دکە لە ماڵێ نەبوو قەی وەختە و یاسر بر چما یاسر پێڕاچوو نەزارۆکێکی ماڵە خاڵێوی خاڵێویژی هەر لە ماڵ بوو خاڵێوی لە ماڵ بوو باش گوتاری خاڵێوی کەچی لوینی لە ماڵن گوتیە براو کەچانە ئەوە کچکا وەرە لەگەن من خاڵی گوتیە چاوەنوی کەچکی پێدەشینم وی کورکێ بەرە بکرە وی کورکێدا کێک باسل ماڵە خاڵێ یاسر ینی هەژارن خەلک خێرا پێ دکە بەێ تە یاسر دیت پشتی و هاتی کوشتن چ پێکرد بوون ئەوی کەسی پشتی یاسر دووزاوان من یاسر لە خەستەخانە دی لای عادل طبی مدی ئەرێ وەڵە چ لێ کرد بوون
ببوره کک باصل تغا شومي جوري اللي طب بله شوم اللي طب عدل كتمة جوري من هو كرادي يعني داعش ورناك ارهابي ورناك وبتشلي دا نظام بتشاقول لي دا قلب تشلي دا وقطي كريا ولا برد قرمازي يشتيا كورك هموس يتاوى او سينجي حتى لبرناوي هموها واتيا دريا تاقيا تشلا كوري كريا يعني او سي شهر لا حول ولا قوة الا بالله کک باصل تمالباتا کسی هاتیه گرتن تدیتن اتو پیر آخوی که کوریوان چما افکار کریا لگلوا ام نزان والله ناكسي دجمني مالي هي ناكسي دناسن هر ام ليشي خونا ولا مالي خونا بس پولیس چه گوتیه و طبعا لی گوتن که کوریوا چوا هاتی کشتن چلی کرنا چه بسروی کرنا يعني حتى انا حتى يستو يعني طب عدل بمرة نقول حتى من كتابه رسمي من نديتيا قالوا كرا شونو تيا كشتنا بس ايه مديتيا شومي جوري سينغاويني وهردي همو فكريا وكورك همو سوتاويا لبرجر ما سوتان ديا اقال باغري سوتان ديا نزام هر كورك سرچاوي ديار نبوزي و چلی کری ترموی و ورگرد و استلام کر و وشارت يعني هل طبعا لیا مفشات بله مستلام كرم بس عده مستلام كرم كورك برفشات هر لرانيا بله پولیس چه جوارا گوت کک باصل بوليس چی به مرا گفت يعني مثلا او کسی گرتی چما وها کریا ارمان جاوی چه بویا مشکلت لگل خالوی لگل وها بویا یان جی بله بمرا بله مشكلة المشكلة لقل ما تننا وإما مشى صالن ليري دنا يعني همو أسايش ما دناسن همو مخابرات ليري ما دناسن شى صالن أم ليرينا دكان ما دناسن وشي شيء ما يو وأمت لا شيء خو من المال خونا هر لقل كسك امتكال نابنزي بله بوليس گوتشه يعني بوليس هیچ مثلا دام پیدانن کسی بکش جوارا گوتن که بوچی و کرنا چما وها کرنا نه هر ifade ما برن هر ما گوتی کوری ما برن کوری ما بی کوری آتی بناوی چی خیر خوازم هاو کورا برن به هر بی قصایزی مرا گوت دجمنی والبداری هنه دجمنی مالبر نینه باشه کک باصل قال دجمني مالبر هذا ifade خدا او کسی بکش یه قاتل ifade خدا چو گوتنه پولیسان با بوليس را قلتيا كيما يعني هاوي كوري كشتي بله هاوي كوري كشتي نظام والله یعنی پلیس جوارا نگو که چه گوتیه بو چی افکار کرنا آرمان جاوی چه بویه کو یاسر بریه و حالی کریه نو بما قلت هبو يعني عقلي بتواو نية أقل عقلي بيني تواو أقل عقلي بتواو نيبه هبو چون تي بسياساتي كوري خلق لدرجة خلق دا كمن خير كم هوا يك وديازي شوا أقل هوا عقلي كم بنخوش با چون ميتور لي دخرة وچون هو من ضالي ورق دبا أزياتي بيدكا ويدوكجا ودسيتينا لبرشي كي قد عقلي وين درسته عقلي بكوش والله هرب يعني نوع حكوماتي مبيست حكومتي كي مثلا لير الإيرانية يعني كبرا هنا بمدينة يعني هو كراني الشيت أنا خوش وردو كبرا كسي دي كشتيه برينها شيت نخوش في خلق نوكا دوان 6 سالان دا کو مالا ول رانیا بویا هیچ زاروکه کی دی کسی کی دی وکه یاسر
هاتیە ڕەواندن و کوشتن نا هەرمە نەبیستیە قەت ئەوی و ژوەرە گوتن قاتل شێتە عقلێوی نەدروستە بەرپرساتیەکەوان هەیە مەسئولیەتەکەوان هەیە دە حکوومەتێدا یانژی خەلکی ئاسایی بوون طبیعی بوون واللهی نظامانێ بەر چاوێمە دەغا کورک گرتنی هانینی کردنی ژۆرێ یۆنێ نەمەدی بەسمە کورک دی برنە ژۆرێ و دەرخستن برن پشتی شەب بوو پێگرتن کەسێکی چاوە بوو ئەوێدا لە ئەم گەنجێک بوو ئەم لە مکافەحی دانیشت بووم ئەس بووم باوکێ بوو دایکۆمە بوو ئەم لە مکافەحی دانیشت بوون کەسێکی چاوە بوو مکافەحەت دەکات گوت کوورەکە دوزەوەنە لەسەر کەمی وەڵی گەنجێکیانێ هەر ریش و سمێلیۆنێ زۆر نەبووجی ئەنێ تەمەنێ هەیە 21 22 23 ساڵی هەیە gelek başekek basır li gel min bimîne berdevkê polîsên raperîn jî li ser vê dosya axivî bam guhdariya wî bikin û piştramê beke. ڕووداکە بۆ شێوەکە دوایەکە وەتا بەرواری چواردی مانگ دوو ڕۆژ بەر لە ئێستا کە هاوڵاتی کە خەڵکی ڕۆژاوی کوردستانە بەڕێگەز کووردە بەڵام دانیشتی شای ڕانیە سکاڵای تۆما کرد سەردانی بەشی پۆلیسی نێژی تاوانی ڕاتە سەردانی مکافحی ڕانیەکە سکاڵای تۆما کرد کە لە کەسێکی لە دژی کەسێکی نەناسراو کام کەسێکی نەناسراوە هاتووە بە فێڵی شتکردین منداڵەکەی کە تەمەنی 8 ساڵە بردیوێتی کەشتی بۆ بکڕێ بەڵام دواتر نەگەڕاوەتەوە ئێوارەکە ئەهمان ڕۆژ لە پۆلیس سکاڵای تۆمار کرد و دوای کەمتر لە 24 کاتژمێر وەتا دوێنێ لەلایەن بەشی پۆلیسی نێژنی تاوانی ڕاپەڕی وەتا پۆلیس توانرا کە ناسنامی تۆمەتبار ئاشکرا بکرێت ئەمەش بە هۆی ئەو ڕێکارە یاسانی کە گیرانە بەر کۆکردنەوەی زانیاری و بەدۆراسوون بەپی ئەو زانیاریکەمە هەمان بوو ناسنامی تۆمەتبارمان ئاشکرا کرد دوایە کە تۆمەتبارەکە دەستگیر کرا دانینا بە تاوانەکەی کە دەڵێ بەڵێ من لە شاخ لە نزیک چای هەنزیرە و شاخی هەنزیرە ئەو شوێنە لەوێ تەرمەکەیم فرەداوە و بەخۆی دانی بۆ داناوە کە دەڵێت تەرمەکەم لێ فرەداوە و کوشتومە ئێمە دوایەکە ڕسمان کرد بە لێکۆڵنەوە دوایە کە لەلایەن هێزی پۆلیس باشە هێزێکی بەڕێداد پۆلیس ڕاپەڕین کە پێکات بوو لە پۆلیسی مکافحە پۆلیسی نەژدا وەربابن کە پۆلیسی چێوەڕەش وەربا بەشی باڵکانی تاوانی پۆلیس کە سەردانی شاخیان کرد شەوی ڕابردوو تەرمەکان دۆزیەوە لە شوێنی تەرمەکە کە تەرمەکان دۆزیەوە لە شوێنی تەرمەکە ئامێرێکی تیغی لە زۆری مشار دۆزرایەوە و تۆمەتبارەکەش دەڵێ بڵێ بۆ ئامێرە کوشتومە و تەرمەکەشی شێواندرا بوو دوای کە دۆزینەوەی تەرمەکەی و تەرمەکەی گواستراوە بزیشکی دادوەری ڕانیا لە بزیشکی دادوەری ڕانیا دوای کە بڵام دیار بوو تەرمەکە شێواندرا بوو پزیشکی دادوەری ڕانیا بینی بۆ پشکنینی تەرمی و ڕێکاری یاسایش گیراوەتە باش ئەو کەسێک کە بکوژە تەمەنی 21 ساڵ ڕێگە زینێرە دانیشتی شای ڕانیە بە وتەی کە سوکاری بکوش هەندێک بەڵگەنامەی پزیشکیان پێیە کە دەڵێن نەخۆشی دەرونی هێواتە لەرو دەرونیەوە تەواونە بەڵێ ئەمە بۆ ئەمە بەستەش دواتر بە بەڕێری بەڕێزدادوەر تۆمەتبارەکە دەنێرین بۆ لیژنەی پزیشکی هەمیشەیی بۆی لەوێ ڕاست و دروستتر بۆمان بسەلمێنن کە ئاخۆ چ زۆر نەخۆشیشی هەیە یاخود نیەتە ئەمە چاوەڕانی لیژنەی پزیشکی هەمیشەیی دەکەین ئێستا لە لێکۆڵنەوەدا بەڵام شەوی ڕابردوو کە پزیشکی بەڕێز بینی تەرمەکەی بینیوە پزیشکی بەڕێز بۆی سەلماندین کە هیچ ئەندامێکی جەستەی ئەم منداڵە دەرنەهاتوە باش پۆلیسێن ڕاپەڕین بوو دەبێژن و لە گۆری تۆبعەدلێ هیچ ئەندامێکی لەشەوی دەستکاری نهاتیەکردن دەرخستن تەنێ تەرمەوی هاتیە شێواندن لەسەر هەمان دۆزێ پارێزەرێ شێوەرمەند پارێزەری ڕاوێژکار بەڕێز برز و سەعیدیش لە ستۆدیۆ میوانمانە کە زۆر بەخێر بێت ئەم تاوانانە دەچێتە یاخود ئەو کوشتنە دەچێتە چقاڵ بێتەوە سەرەتا دەستان خۆش بیم دیارە ئەو من ئەو لە راپۆرتەکەین گۆ جملی کە باسی نەخۆش دەرونی دەکرێن ئێستا مۆدیلێک پیا بووە لە کوردستانیش زۆر تۆمەتبار تاوان ئەنجام دەدەن دواتریش دەڵێن نەخۆشی دەرونیمە هەیە دیارە نەخۆشی دەرونی بە قسە نابێت بە راپۆرتی پزیشکێک نابێت نەخۆشی دەرونی زۆرها نەخۆشی هەیە ئایا ئەم کەسە بەرپرسە لەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەی خۆی یان تەنها نەخۆشێکی کە ئابەی هەیە ئەمڕۆ دادگایکردنێک هەبوو لە هەولێرت بڕاب کە 4 ساڵە دادگایکردنەکە یەکلا نەبووتەوە تەنها لە بەرەوەی تۆمەتبار خۆی شێت کردووە چەند جار ڕەوانیان کرد جار عاقڵ دەردەچێت جارێ شێت دەردەچێت لێرە لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە لە ڕێ ئەم ستۆدیۆ دەمێت پامێک بگەینم کە زۆر گرنگی بدرێت بە لێژنەی پزیشکەکان و هەڵوەستە بکەن لەسەر ئەم تۆمەتبارانە کە بۆتە مۆدل خۆیان شت دەکەن
مادە 406 چەند برگێکی بەڕوای ما ئەگەر وەلو کەیسەکە تازە نوێیە چەند برگێش دەسە جێبەجێ دەبێت بە تایبەتی مادە 406 فقرة 2 برگەبایەکەی دەرێ من مثل بجثة المجنم عليه بعد موته يعني هەر کەسێک هەڵسێ بە تاوانی کوشتن دواتریش تەرمەکە بشێوێنێت خۆشبەختانە ئەم مادە يعني مادە 406 سزاکەی دیارە يعني اما براي من تمبرجيج اما درس جێبەجێ دەبێت يعني سبق الاصرار وترصد خو اماده كردن يعني ببرنامج مضالة بدات دري ببلان وهروها تمثيل كردن ب ترمكان اما انا لسه جێبەجێ دەبێت تۆمەت باریش دیارە عمری لە 20 ساڵ بەسەرەوەیە چونکە هەر تۆمەت بارێک ئەگەر هەژدەی تاو کردی 20 تاوانێک دیارە سزا لە سێدارەدان شمولی ناکاتن بەڵام بە جۆرە لێکۆڵینەکان ئەوەی کە ئێستا گرنگە لەم کێس احتیمایم پێ بدرێت ئەوەیە کە بدرێتە لێژنەیەکی پزیشکی دەرونی و زووترین کار لەسەر ئەمە بکرێتن هەر کاتێک هاتەوە کە لاین دەرونی تەواوە كامل تحملي برپرسیارەتی كامل دەکە و سزای لە سێدارەدان چاوەڕێ ئەم تۆمەتبارە دەکات. ئەگەر کەسێ کوشتی ئەو کوژراوەکە منداڵ بێیان گەورە بێ فەرق نییە هیچ فەرق ناکە منداڵ بێت گەورە بێت دیچکە بێت هەر شوێنێک بێت المهم وەکو شخصێک وەکو جانێک لە تعدایە کرا و بەعکسەوە ینی زەرفەی مشددە منداڵێک وە کە ناتوانین بەرگری لە خۆ بکە و هەڵخەڵەتاندنی ئاسانە دواتر ئەم کەسان ئەگەر توانی بیتە منداڵێک هەڵخەڵەتێنەوەی سواری مانتۆری بکە بیباتە شوێنێک بۆ لە بکەن ڕفاندن و بە پلان شێواندنی ئەمەوانە هەریەک هەمووی ظرفێت تۆمەتبار هەیە یەک ظرف مشتدەج لەسەر جێبەجێ دەبێت تۆمەتبار هەیە چەند ظرفێکی مشتدەج لەسەر جێبەجێ دەبێت بۆ ئەوەی سزاکەی لە سێدارەدان بە تەواوەت لەسەر جێبەجێ بکرێت من پێت دەڵێم عمری ئەم تۆمەتبارە 21 ساڵی تەواو کردووە یاسای 400 مادە 406 ئەم برگانە لەسەر جێبەجێ دەبێت و دەکرێت سزا لە سێدارەدان جێبەجێ بکرێت بەس لە کاتێکدا کە دەرکە تۆمەتبار باری دەرونی تەواوە ئەگەر کابرا مەسەلەن لە دامپێدانە بڵێت باری دەرونی تەواو نییە دواتر بسەلمێنرێتن کە تەواوە ئەوەش سزای لەسەرە زۆربەی تۆمەتبارەکانی هەولێر ئێستا پێشانە خۆشە قسە دەکەم ینی بۆ عادە دەگوەکو پێم گوتی خۆیان شێت دەکەن ئەمە ئەوان بڕیار نادەن لێژنەی پزیشکی هەمیشەیی لێژنەی پزیشکی دەرونی چەند لێژنەیەکمان هەیە بەڵام من لێرەدا یعنی دیسان بە نمونە باس دەکەمەوە لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە تۆمەتبار هەیە خۆی شێت کردووە 3 ساڵ هاتوچێ پێ دەکەن ئەمڕۆ دادگایکردنی بوو دیسان خۆی شێت کرد ڕەوان لێژنەی پزیشکیان کرد گوتیان بارە دەرونی تەواوە ئێستا دیسان خۆی شێت کردێتەوە دیسان ڕەوان لێژنەی پزیشکیان کردێتەوە ناکرێت ئەم گاڵتەکردنە لە لێژنە پزیشکەکان دەبی گرنگێکی زۆریان پێ بدرێت قەرارەکانی حاسم پرسیارەکە ئەوەیە ئەو کەسەی کە بیاوێ فێر لە دادگا بکە بە ناوی خۆشێتکردن سزای لەسەرە نەخێر ئەگەر لێژنەی پزیشکی لە باری دەرونی جوابی داوە وتی بەرپرس نییە لە ساڵ سکەوتەکانی خۆی سزای لەسەر نییە بەڵام هەر کاتە وتی بەرپرسیارە لەسەر سکەوتەکانی ئێستا و ڕابردوو خۆی سزای لەسەر دەجار کەس خۆشێت کاتن زۆر چاک کاک باسل داخوازیاوە چییە ژالیێن پەیوەندیدار بەلێ تەڵەباوە چییە داخوازیاوە چییە لەسەر بێ دۆزێ وەک ماڵبات طلبي وما كو حقي ما بجيكن يمروا قال حقي ما بجيك نكن بياني ورا كرك دكوري دني هر بريكن هيرو ام دق نكن وبياني ورا سري كرك سوري هر دي سوارك هر بدق نكن هاو تشتانه هر دبا يمروا كوري براي من بياني كرك دني با لدوني دا ترسمها كوري خو كوري من هي كستا كوري كي من 10 ساليه كوري كي ما يستا 10 ساليه لدوني دا بري ندمه لبر درجه بچه دكان نزيكي مالي منها 3 متر 4 متر هر جيراني منها لا خوجي ترسمها قالك سباس كاك باصل واحد مامي ياسر محمد يكو لرانيا هاد بو كشتن كاك برزوتو بيراتي سباس بو هاتنا سباس بوش تماشا بن شكو حتى نقول قلمه هون هرهبه